پرۆژەکە بە توانایەکی کەمەوە دەستی پێکردووە بەڵام بە هیوایەکی گەورە لەگەڵ خۆی هەڵگرتووە. خۆشبەختانە هێدی خەریکە نزیک دەبینەوە لەو ئامانجە و پلانانەی کە دامان نابوو. ڕەنگە هەڵکشانی ژمارەکانیش باشترین بەڵگەی ئەم ڕاستیە بن. کە لە ساڵی 2014 دەستمان بەم پرۆگرامە کرد تەنها 8 کۆمپانیا بەشدار بوون و توانیان لە کۆی 3 زانکۆ شوێنی 28 فێرخواز بکەنەوە. ساڵی 2015 ژمارەکە بەرز بووە بۆ 127 فێرخواز بە بەشداری 8 زانکۆ و 16 کۆمپانیا. خۆشبەختانە بۆ ئەم ساڵ گەیشتووەتە 320 فێرخواز لە 15 زانکۆ و بە بەشداری 41 کۆمپانیا. بۆیە لە ساڵانی ڕابردوو ئێمە لە حکومەتی هەرێم هەوڵمانداوە خوێندنی پراکتیکی لە زانکۆ و پەیمانگەکان گەشە پێ بدەین. ئیتر کاتی ئەوە هاتووە کە هەمومان پێکەوە پایەکانی کەرتی تایبەت بەهێزتر بکەین بە جۆرێک کە ئابووری کوردستانی پێ ببوژێنینەوە و هەمە جۆری بکەین. ئێمە لە کاتێکدا ئاهەنگ بۆ ئەم دەستکەوتە دەگێڕین ئەو پەڕی نیگەرانین لەو بارودۆخە نەخوازراوەی بەسەر پرۆسەی خوێندندا هاتووە لە سنووری پارێزگاکانی سلەیمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین کە وردە پرۆسەی خوێندن و چارەنووسی زیاتر لە 600,000 خوێندکار و قوتابی ڕوبەڕووی مەترسیەکی گەورە دەبێتەوە. ئێمە بە گومان و ڕاڕان نین لە دانپێدانانی ڕەوایەتی خواست و داواکاری مامۆستایان و خەباتی مەدەنی ئەوانیش بە گەیاندنی پەیامی خۆیان بەرز دەنرخێنین بەڵام نەک بە شێوەیەک کە زیان بگەیەنێتە خوێندکارانمان. ئێمە ئەرکی خوێندنی سەدان هەزار منداڵ و فێرخوازانی ئەم ناوچانەمان لە ئەستۆدایە و ناتوانین هەروە بێدەنگ بین لەوەی کە ساڵێکی خوێندنیان بە فێڕۆ بڕوات. بۆیە گرەومان لەسەر وشیاری مامۆستا و دۆزینەوەی خاڵی هاوبەش و زمانی لێکگەیشتنە بۆ ئەوەی پێکەوە فریای ڕزگارکردنی ئەو بەشە بکەوین کە دەکرێ ڕزگاری بکەین و بە هەر جۆرێک بێت ساڵی خوێندن بخەینە سەر ڕێچکەیەکی دروست. پێم وایە پێکەوە ئەم قەیرانە تێ ئەپەڕێنین و هەڵی دەسێنینەوە سەر پێ.